تەبلیغاتی جەنگی و ڕەوانی پۆششێک بۆ کێشە ناوخۆییەکان لە جیهانێکی شڵەژاو و ناسەقامگیر و ئامادە بۆ گۆڕاندا دەژین. لەو سەری تونێلی تاریکی دنیای قەیران لێدرا و پڕ لە بێسەرەوبەری ئێستادا تروسکەی نورێک نابیندرێت. زۆرێک لە خاوەن بۆچوونەکانی بورژوازی هەوڵیانداوە کە ڤیرۆسی کۆرۆنا وەک هۆکاری ئەم پەریشانی و شڵەژاویە نیشان بدەن، بەڵام بیرمەندانیان دەزانن کە قەیرانە جۆرا و جۆرەکان و بە تایبەت قەیرانی سیاسی و ئابووری هەروەک مۆرکە بناغەی سیستەمەکەیانی خواردووە و کۆرۆناش تونتری کردوێتەوە. لە حاڵێکدا کە نەخۆشی کۆرۆنا لە وڵاتانێکی وەک ئامریکا و ئێران کوشتاری بەرینی لێکەوتۆتەوە، سوپەر میلیاردێرەکان دەوڵەمەندتر بوونە و نابەرابەری ئابووری کێ و ئاسا زیاتر بووە. بەهۆی قەیرانی هەمەلایەنەوە چینی دەسەڵاتدار و دەوڵەتەکانیان نیگەرانی داهاتوون و جەماوەری خەڵکیش یەکجار تووڕەن. بارودۆخەکە نالەبارە و هیچ دەوڵەت و توێژێکی خاوەن بۆچوون و دەسەڵات ڕێگاچارەیەکی درێژماوەی بۆ چارەسەرکردنی ئەم ئاڵۆزیە نییە. بورژوازی دەوڵەتەکانیان کەم تا زۆر لە وڵاتانی پێشکەوتوو بۆ زاڵبوون بەسەر ئاسەوارە وێرانکەرەکانی شکستی نێۆلیبرالیسمی ئابووری لە ئاستێکی نجومیدا دەستیاندایە خەرجکردن تا ئابووریەکەیان وەکار بکەوێتەوە. ئاکامی ئەم کردەوەیە تەوەڕوومێکی بێوێنە و وامە نجومەکانەکە دەوڵەتەکان بەباریان هێناوە. وامەکان ئەوەندە زۆرن کە ساڵی ڕابردوو سوودێک کە بۆ بەهرەکەیان دراوە 11 تریلیۆن دۆلار بووە. دەوڵەتەکان بۆ هێنانە خوارەوەی ئاکامی زیانباری تەوەڕووم و وامە نجومەکان بیر لە هێرشی دووبارە بۆ سەر حەقدەستەکان و سفرەی خەڵک دەکەنەوە. بەڵام بانکی جیهانی هۆشداری داوە کە ئەم کارە لەوانەیە ببێتە هۆی نائارامی و پشێوی کۆمەڵایەتی کە مەبەستی ئاخێزی جەماوەری و شۆڕژگێرانەیە. دەستپێکی ئەم ئاخێزانە لە قەزاقستان بیندران، ئاخێزێک کە کرێکارانی نەوت دەستیان پێکرد. لە قەزاقستانیش هەروەک ئاخێزی خەزەڵوەری 98 ئێران گرانبوونی سوتەمەنی چەخماقەی دەستپێکی مانگرتن و ناڕزایەتیەکانی لێدا. بارودۆخێک کە ئاخێزی خەزەڵوەری 98 ئێران و 2022 قەزاقستانی لێکەوتەوە لە هەموو وڵاتەکاندا بوونی هەیە و ئەویش بریتیە لە هەژاری بەرین و ماڵ وێرانکرد کە ئاستی لەسەری تەوەڕووم تونتری کردوێتەوە. کارناسانی بورژوا پێشنیاریان کردەوە کە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ تەوەڕووم نرخی بەهرە بەرنەسەرێ. دژبەران دەلێلیان هێناوەتەوە کە لە ئەگەری بردنەسەرەوەی نرخی بەهرە دانەوەی بەهرەی قەرزەکان قورستر دەبێت و نەغدینە لە جیات ئەوەی کە بەرەو بەرهەمهێنان بڕوات بەرەو بانک و ناوەندە ماڵیەکان دەگوازرێتەوە. لە یەک کەلامدا بورژوازی هەر ڕێگاچارەیە کە دەیگرێتە بەر لە پەنا فایدە نیسبیەکانیەوە زیانی زیاتر بەباردێنێت. حرەکەت لە ناو بازنەیەکی داخراودا نەبوونی ڕێگاچارەی ئەساسی چینی بورژوا و دەوڵەتەکانیان زیاتر بەرجەستە دەکاتەوە. لە بەرامبەر بورژوازی و دەوڵەتانی بێدەرەتاندا پەیڕەوانی سۆسیالیزمی زانستی و کرێکارانی پێشڕە و ڕێگاچارەیان هەیە. سۆسیالیستەکان سەلماندویانە کە خاوەنداریەتی تایبەتی بورژوازی ڕیشەی هەموو قەیرانەکانە. هەر بۆیە دانانی نظامێکی سۆسیالیستی لە جیاد نظامی ئێستا لە پێناو ڕزگاری مرۆڤایەتی زەروری و ممکنە. ئێمە دەڵێن کە قەیران سەرتاپای ئەم نظامە سیاسی و ئابووریەی داگرتووە و ئەو باشتربوونانەی کە لێرە و لەوێ دەبیندرێت کاتیە و لەگەڵ کێشەکانی وەک تەوەڕووم تێک هەڵکێشراون. سۆسیالیستەکان بەهۆی هەبوونی لێکدانەوەی دروست و دەور و نەقشنواندن لە هیدایەتی خەباتی جەماوەری و کرێکاری گەشە دەستێن و ئەمەش زەنگی مەترسیەکی گەورەیە بۆ بورژوازی. بورژواکان و دەوڵەتەکانیان کە هیچ ڕێگاچارەیەکیان بۆ دەربازبوون لە قەیران نییە بیر لە وەڕێخستنی شەڕێکی جیهانی دەکەنەوە. تەبلیغاتی هیستریک لە دەوری ئۆکراین و هەوڵی ناتۆ بۆ کێشان و توندکردنی پشتێنەیەکی ئەمنیەتی بە دەوری رووسیا لە پێویستی بورژوازی و دەوڵەتەکانیان و بە شێوەیەکی بەرچاوتر لە پێویستی بەلاڕێدابردنی بیرروڕای گشتی و پۆلیسیکردنی کەشوهەوا لە کۆمەلگاکانی ڕۆژاواوە سەرچاوە دەگرێت. ئەوان هەروەها پێویستیان بەکردەوەی داگیرکەرانەشە دژ بە دەوڵەتانی رووسیا، چین و دەوڵەتانی هاو ئاراستە و لانیکەم هاو دەردیان، بەڵام وەدی هاتنی ئەم ئامانجە لەگەڵ بربەستی گەورە بڕەوڕوە. ناتۆ دەوڵەتانی ڕۆژاوا پاش ڕووخانی یەکێتی سۆڤیەت لە دەسەمبری 1991
گەمارۆدانی رووسیەیان لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە خستە دەستوری کارەوە. لە ماوەی ئەو ساڵانەی کە رووسیە لە هەوڵی ئەوەدا بوو تا توانایی ئەمپریالیستی خۆی دووبارە بەدەستبێنێتەوە، ناتۆ سیاسەتەکانی تا ئاستێک بەڕێوە برد. نزیککردنەوەی پەیمانی نظامی ناتۆ بۆ سنوورەکانی رووسیا هاوڕێ لەگەڵ تەبلیغاتی ژەهراوی دەوڵەتانی ئەندامی ناتۆ لە درێژەی ئەم هەوڵانەدا ئەنجام دەدرێت. ئەندامانی ناتۆ لەسەرەوەیانەوە دەوڵەتانی ئامریکا و بریتانیا بە ئامانجی سەرپۆشدانان لەسەر کێشن ناوخۆیەکانیان پێویستیان بەم کردوانەیە بۆ پێکهێنانی فەزایەکی هیستریک و جەنگی کە لەلایەن مێدیاکانی بورژواییەوە وەڕێکەوتووە. بەڵام دەوڵەتانی ئوروپای ڕۆژئاوا و دەوڵەتانی ئامریکا و ئینگلیز لە پێکهێنانی ڕادەی تەبلیغاتی جەنگی و ڕەوانیشدا هاو ئاراستە نین. هەتا ئێستا دەوڵەتانی ئیتالیا، فەڕەنسا و ئاڵمان تاکیدیان کردووە کە دەبێت نیگەرانیە ئەمنیەتیەکانی دەوڵەتی رووسیا دەرک بکرێت. ئەم هەڵوێستانە لەو واقعیەتەوە سەرچاوە دەرێک کە ئاماژە بە هەندێکیان دەکەن. یەکەم، دەوڵەتەکانی ئامریکا و بریتانیا دەیان هەوێت بە یارمەتی مێدیاکانیان بەسەر بیری گشتیدا ئەوە بسەپێنن کە ڕەنگە رووسیا بەم زوانە هێرش بکاتە سەر ئوکراین. بێگومان وەها شەڕێکی ئیحتیمالی دەتوانێت ببێتە هۆی ڕوودانی شەڕێکی جیهانی ترسناک لە نێوان وڵاتانێک کە ژمارەیەکیان بۆمبی هەستەیی تاکتیکی و استراتیژیکیان هەیە. ڕێژەی پاشکەوتکراوی ئەم بۆمبانە دەتوانێت بارودۆخی ژیان لەسەر گۆی زەوی بەگشتی لەناو بەرێت. ئەم جۆرە بۆمبانە تەنیا یەکجار لەلایەن دەوڵەتی ئامریکاوە لە ساڵی 1945دا لە ناکازاکی و هیرۆشیما بەکانهێنرا و کاریگەریە وێرانکەرەکانی تا ئێستاش هەرماوەتەوە. لەمڕووەوە هەر شەڕێک لە نێوان خاوەنانی ئەم جۆرە لە چەکی کوشتاری بە کۆمەڵ دەتوانێت لەگەڵ دژایەتی جەماوەری و جیهانی بەڕوڕ بێتەوە و بەستێنی هەڵگیرسانی ڕاپەڕین و شۆڕشی سەدا میلیۆن کرێکاری ژن و پیاو کە لەم نیزامە بێزارن پێک بهێنێت. دووهەم، دەستپێکی شەڕێک لەو ئاستەدا سەرمایەی تەکێڵکێشراوی کۆمپانیا گەورەکانی جیهان لەگەڵ مەترسی جدی بەڕۆڕوو دەکاتەوە و بەستێنێک بۆ مانگرتنی بەربڵاوی کرێکاری پێکدێنێت. بێجگە لەمانە دەستپێکی شەڕێکی لەم جۆرە ئابووری نەخۆشی سەرمایەداری لەگەڵ قەیرانی بەرینتر بەڕۆڕوو دەکاتەوە. هەر بۆیە کۆمپانیا گەورەکان و بە تایبەتی ئەو 20 کۆمپانیا گەورەیە کە لە ئابووری جیهاندا ڕۆڵی بەرچاو دەگێڕن وەها شەڕێکیان بۆ قبول ناکرێت. هەر بەم هۆکارە تەنانەت لە لۆژیک و عەقڵی بورژوازیشدا هەڵگیرسانی ئاگری شەڕی جیهانی ئەگەر مەحاڵ نەبێت لانی کەم لەگەڵ کێشەی زۆر بەڕەوڕوو دەبێتەوە. بەڵام نابێت لە بیری بکەین کە لە جیهانی قەیران لێدراوی ئێستادا لۆژیکی خودی سەرمایەداریش زیانی بەرکەوتووە.